ئەو کاتت باش بەخێربێی بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرژی لاپەڕە 6. لە وانەکانی ڕابردوو باسی خەمڵاندنم کرد، خەمڵاندنی سەرجەم یان جیاوازی. لە وانەیە باسی خەمڵاندنی لێکدان، ئەنجامی لێکدان یان ئەنجامی دابەشکردن دەکەم. ئەنجامی لێکدان واتە کە دوو ژمارە جارانی یەکتریان لێکدان دەکەین ئەگەر بین سەرنجی ڕاهێنانی 11 بدەین 36 جاران 9. 36 جاران 9 36 کەڕەتی 9 یان جاران 9 کە دەڵێ ئەنجامی لێکدان بخەمڵێنە کەوایە پێویست ناکە بە تەواوی بزانین 9 جاران 6 دەکاتە چەند. ئەو یەک لەوانە، یەک لەو دوو ژمارانە یان هەردووچیان نزیک دەکەینەوە پاشان هەتا لێکدانەکە ئاسان بی. ئەمن لێرە یەکەم جار 36ەکەی وەکو خۆی دەنووسمەوە، تەنیا 9ەکەی نزیک دەکەمەوە بۆ نزیکترین 10، 9ەکە دەبیتە 10. ئێستا زۆر ئاسانە لێکدان. ئەو سفرەی کە لێرەیە هەروەکو خۆی لێرەی دەنووسمەوە، سفرەکەی وەکو خۆی دەنووسمەوە پاشان ببورن کە لێک دەدەم 10 لەگەڵ 36 دەبیتە 360. سفرەکەی وەکی خۆی دەنووسیەوە، 36ەکەش وەکی خۆی دەنووسیەوە، ئەنجامەکە دەبیتە 360. ئەگەر بێت و 36ەکەش نزیککەمەوە بۆ نزیکترین 10، ئەو 3 دەبیتە 4، ئەو 6ەش دەبیتە 0، واتە دەبیتە 40 جاران 10. دوو سفر هەیە هەردووچیان لێرە دەینمە خوارێ، ئەو 4 جاران یەکیش دەکات 4. ئەنجامی لێکدانەکە دەکاتە 400. ئەوەش هەر ژمارەی گونجاوە، ئەوەش هەر گونجاوە. 36 جاران 9 بەڕاستیان بە تەواوی دەکاتە 324. 336 نزیکترە لە 324 تاوەکو 400، چونکە لێرە هەردوو ژمارەکەم نزیک کردەوە، هەردووچیان گەورە بوون، لێرە تەنیا یەک ژمارەم نزیک کردەوە کە ئەویش ئەو 9ەیە بووە 10. جا خوێندکاری ژیر بە دڵی خۆت چەند ژمارەی نزیک دەکەیەوە، تەنیا سەرنجی ئەوە بدە داواکاریەکە چییە، ئەوەی لێت داوا دەکرێت ئایا تەنیا دەڵێ ئەنجامی لێکدان بخەمڵێنە یان دەڵێ ئەنجامی لێکدان بخەمڵێنە بۆ ئەوەی نزیکترین ئەنجامت دەستکەوێت لە ئەنجامی تەواو. ئەوە 324، ئەوە ئەنجامی تەواوە. ئێستا دوو ڕێگام پیشاندا، یان دوو ڕێگانە، دوو جۆرە نزیک کرد، دوو جۆرە خەمڵاندن، یەکەکیان 400 یەکیشیان 360. بگەڕێینەوە لای ڕاهێنانەکان. ڕاهێنانی 12 59 جاران 33، 59 جاران 33 وەک لێرە دەبینن. 59ەکە نزیک دەکەمەوە بۆ نزیکترین 10، 5ەکە دەبیتە 6، 9ەکە دەبیتە 0، دەنووسم 60 لێرە. 33ەکەش نزیک دەکەمەوە نزیکترین 10، 3ەکە هەر وەکو خۆیتی 3ەکەی دیش دەبیتە 0. ئێستا لە کاتی لێکدان 60 جاران 30، دوو سفرەکان دەینمە خوارێ، 3 جاران 6 دەکا 18. 3 جاران 6 دەکا 18، ژمارەکە بووە 1800. 1800 ئەگەر بێت و 59 جاران 33 بکەم بەڕاستی بە ژمێرەر، 59 جاران 33 دەکاتە 1947. 1947
ئایا 1947 نزیکە لە 1800 نزیکە لە 1800 زۆرترە 1947 لە 1800 لەبەر ئەوەی ئەو 33 زۆر کەم بۆوە بوو بە 30. ئەو خەمڵاندنە پێی دەرێن خەمڵاندن بە کەمکردن، کەمتر بووە لەوەی کە لێرە بوو. بێگومان داوا نەکرایە کە بە تەواوی بزانی 59 جاران 33 دەکات چەند. لێرە کە ئەمن جارانم کردیان کەڕەتم کرد هەر لەوەی لۆ خۆم بەراوردی کەم لەگەڵەوەی دەنا داوا نەکرا بوو. بگەڕێینەوە لای ڕاهێنانەکان. ڕاهێنانی 13 48 جاران 29 48 جاران 29 48 جاران 29 لێرە ئەمە 48ەکەم نزیک کردەوە کردمە 50 ئەو چارە بووە 5 8ەکەش بوو بووە 0 29ەکەشم نزیک کردەوە بوو بە 30. ئێستا کە جارانیان دەکەم یان کەڕەتیان دەکەم 2 سفرەکەی دەینمە خوارێ کە لێرەیە ئەو یەکەوە 2 5 جاران 3 دەکە 15. ئەنجامی لێکدانەکە بووە 1500. ئەنجامە ڕاستەکە یان تەواوەکە بە ژمێرەر یان بە کالکولەیتەر حاسیبە 1392 بوو. کەواتە لێرە خەمڵاندن بە زیادکردن زیاد بووە. خەمڵاندن بە زیادکردن. گەڕێنەوە لای پرسیارەکان و ڕاهێنانەکان. 490 جاران 66 490 جاران 66 لێرە 490ەکەم کردن نزیک کردەوە بۆ نزیکترین 100. ئەو چارە بووە 5 ئەوانی دیش هەموو بوونە 0. 66ەکە بووە 7 6ەکەی دیش بووە 0 چونکە 66 نزیکە لە 7 کە جارانی دەکەم 3 سفر هەیە هەر سێکیان دەنووسمەوە 5 جاران 7 دەکا 35. ئەنجامی لێکدانەکە بە خەمڵاندن بووە 35000 بەڕاستی یان بە تەواویش کە بە ژمێرەر لێکمدا بووە 32340. ئایا 35000 نزیکە لە 32340؟ ئەوە بێگومان زۆر نزیک نییە، بەڵام ئەوە لێکدان بە خەمڵاندن بێگومان ژمارەیەکی تکەمان دەست دەکەوی کە ژمارەی تەواوەکە نییە، بەڵام شتەکە ژمارەکە کە دەبی نزیک بی لە ژمارە تەواوەکە. گەڕێینەوە لای ڕاهێنانەکان. ئێستا گەیشتینە دابەشکردن. ڕاهێنانی 15 321 دابەش 4 321 دابەش 4 321 دابەش 4 321ەکەم نزیک کردەوە بۆ نزیکترین 100 بووە 300 کە دابەشی 4م کرد دەرچوو 75. کەواتە لێرە دەنووسین 321 دابەش 4. ئەگە 321 گوڵت هەبیبی دێت 4 کەس هەریەکی 75 گوڵیان بەبەر دەکەوی. 321 دابەش 4 با لێرانە دانێم دەکاتە نزیکەی، دەبی بنووسی نزیکەی، هێمایەکەی ئاوایە نزیکەی 75 ناکە بە تەواوی 75 نزیکەی 75. 321 دابەش 4 نزیکەی 75. بگەڕێینەوە ڕاهێنانی 16 1544 دابەش 28 1544 دابەش 28 1544ەکەم نزیک کردەوە بۆ نزیکترین 100 ئەو 50 4 و 4ەکە بوونە 0 5ەکار وەک خۆی مایەوە چونکە 1544 نزیکترە لە 500. دابەش 28ەکەشم نزیک کردەوە بۆ نزیکترین 10 دووەکە بووە 3 8ەکە بووە 0. ئێستا کە دابەش دەکەم
1500 دابەشی سی دەکاتە 50. لێرانە 1544 دەڵێن دەکاتە نزیکەی 50 ناکاتە 50 بە تەواوی بەڵام نزیکەی 50 ئاوا دەتوانی بڵێ 1544 دابەش 28 یەکسانە بە نزیکەی 50 نزیکەی 50 ئەو نزیکەی زۆر گرنگە. ئەو جارەی پرسیاری 17 4156 دابەش 64 4156 دابەش 64 ئەو 4000م نزیک کردەوە لە نزیکترین 156 یەکەکە بوو بە 2 و 5 و 6ەکەش بوونە 0 64ەکەشم نزیک کردەوە لە نزیکترین 10 بوو بە 60 42 دابە 60 4200 دابە 60 دەکاتە 7 چونکە 42 دابە 6 دەکاتە 7 پاشان ئەو سفرەش دێتە خوارێ کەوا لێرە دەنووسین 4156 دابە 64 یەکسانە بە نزیکەی 7 نزیکەی 7 ناکاتە 7 تەواو نزیکەی 7 نزیکەی 7 ئەو پرسیارە مایە ئەو پرسیارە شوابزانم بهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر چونکە ئەو 8000 ئەگەر نزیکەیەوە دەتوانی بنووسی 8000 هەشتەکەی نزیکەیە 8000 39کەش ئەگەر نزیکەیەوە دەبی بە 40 80 دابەش 40 200 کەواتە دەکاتە نزیکەی 200 دەکاتە نزیکەی 200 ئەو هەشتایە کە دابەشی 40 دەکەین 2 ئەو 2 سفرەش دێتە خوارێت کەوا دەکات 200 ئەگەر 200 جارانی 40 بکەین دەکات 8000 لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی